ئۆفەری مەولودی تەنها پارەی خەستەخانەیدایە دکتۆری مخەدیر دکتۆری جەڕاح پارەی وەرناگرین دەرێن لێدە سەڵەواتی لێدە دە سەڵەواتە چی لێدە اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. سوپاس لە بۆ خوای گەورە ئۆفەری مەولودمان بەردەوامە لە بەریتانیا شاتینەوە بەڵام گوتمە خێر خلاص نابی خەسار نابی خراپ نابی بەردەوامین حاجی نەخۆشەکە چ بوو؟ خۆشی زراوی بەردی زەرداوی هەیە بەردی زەرداوی ئەم چەند پارە لێساندی؟ هیچ لێ نەسەندیمە. ئۆفەری مەولودی تەنها پارەی خەستەخانەیدایە دکتۆری مخەدیر دکتۆری جەڕاح پارەی وەرناگرین دەرێن لێدە سەڵەواتی لێدە دە سەڵەواتە چی لێدە اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد خەستەخانەی سەڵەواتەکەیە خەستەخانەی مێهرەبانیە ئەوجا ئەو ڕۆکەش ئەپدەیتی نوێ لە وەزارەتی کارەبای وعدیان دامێ گوتیان سبەینێ مراجعە بکە کارەبات دەدەینێ کارەبات دەدەینێ نەمگوت وەردەگرم کارەبات دەدەینێ زۆر سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە کارەبایەکەیان بڕیاریاندا کارەبای بدەنە مێهرەبانی نەمگوت وەردەگرم هەر وەردەگرێ 100 میلیۆنەکەشم دەوێتەوە ها بەس ئەوەی لەسەر سەبران بی لەسەر خێرانە چ دەرێت و بەرێ قسەکە زۆر تەواو زۆر ڕاست 100 میلیۆنەکەش وا دەوێتەوە بیدەنێ و دەمانوێتەوە ئەو ڕۆکە 16 نۆی 2025 ئەوە هی کابرایەکی ئیختیار بوو عملیاتی وەختی خۆی سەرەتانی کرابوو گرێ هەبوو لە کۆڵۆنی دەریانی نابوو بەردی زەرداوی هەبوو پارەشی نەبوو هات گوتی پارەم نییە دکتۆر بەخوای پارەم نییە گوتم پارەت نییە خۆ سەڵەواتت هەیە دەرێدە سەڵەواتی لێدا سەڵەواتی لێدا ئەو بەردەلەکن دەماوانەکەی گیر ببوو ئەزەتی زۆری دابوو لۆمان دەرهینا بە جوانی ئەوجی ئێستاکە دەیدڕێنین بزانین چەند بەردی تێدایە ئەها اللهم صل على سيدنا محمد عملیاتی سەڵەواتەکەی بە سەڵەواتی ئەو هەموو بەردەمان دەرهینا لە ئیختیارەکی ئێستا لە تابقی 4 داخل بووە لە ژووری 411 داخل بووە ئەوەی قەنەعەتی نییە با بێت تەماشا بکاتن بزانەوەیە دکتۆری لێ پارەی وەرناگریتن ئەوانەی کە دەیانگوت کو دەبی پارەی وەرنەگری دکتۆر دەبی ئەمانم گوت ئیشمان سەنگین کردیە ئیشمان سوگ نەکردیە وا دەزانن بەو ئیشانە ئیشی دکتۆری سوگ دەبی ئەو ئیشی دکتۆریمان جوان کردیە جوان گوتمان لێدەن سەڵاواتان لێدەن اللهم صل على سيدنا محمد مهرەبانی لە لوتکەی سەرکەوتنە لە لوتکەی زانستە لە لوتکەی خزمەت گوزاریش دەبیتن لێرەشەوە دەرێم سوپاس حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس وەزیری کارەبای سوپاس ڕاوێژکاری وەزیری کارەبای سوپاس مدیر عامی کارەبای سوپاس مدیری دابەشکردنی کارەبای کورە سوپاس لە بۆ هەمووتان لە فەڕاشەکی هەتا مدیرەکی ئەو ڕۆبریاراندا کارەبام دەنێم لەوانەیە هەتا سەعاتەکەی ببەستن یەک مانجی بوویەتن ئەو مانگەش بە قوربانی گۆبیتن بمێنن بە سەلامەت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی